بەلەبینەران ئەم کاتتان باش من لە دیبەیتی ئەمشەوە باسی پرسێکی زۆر گرنگ دەکەم باسی سەردانێکی زۆر گرنگی مێژووی دەکەم بە وڵاتی خۆمان ئەوی سەردانی قەداسەتی پاپا فرانسیسە کە چەند سەعاتی داهاتوو سەردانی عێراق دەکات دواتر سەردانی هەرێمی کوردستانیش دەکات ئەو دێت بۆ وڵاتی خۆمان بۆ ئەوەی ئەو پێکەوە ژیانە ببینێ کە فعلەن هەیە بەشێکی کونکرێتی شەسپاوە سەیری هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن هەرنە ڕۆژهەڵاتی ئاسیا هەرنە وڵاتانی ئەفریقاژی تەنانەت وەرنە عێراقیش بزانن هیچ وڵاتێک هیچ هەرێمێ بەقەدەر هەرێمی کوردستان کەش و هەوایەکی زۆر ئیجابی پێکەوە ژیان تیا هەیە هەموو پێکهاتەنەتەوەیی مەذهبی ئاینیەکان هەموو پێکەوە دەژین سەدان ساڵە پێکەوە هەموو قۆناغە سەختەکانیان تێپەڕیوە هەرچەندە زۆر زەختە بووە کە ئەم لێکدادانە دروست بێ لە بینیان پێکهاتانە بەس نەک دروست نەبووە بەلکو گیانی پێکەوە ژیان زۆر قوڵتر بووە تەنانەت هەرێمی کوردستان بوو تەلانکەیەکی ئارام پەناگەیەکی زۆر ئارام و دڵنیایی بۆ هەموو پێکهاتەنەتەوەی و مەذهبی و ئاینەکانی تری عێراق بۆ نمونە بەڕێزان پێکهاتەی مەسیحیەکێکە لە پێکهاتە ڕەسەنەکانی عێراق تقریبا ملیۆنێک و 800 هزار کەس لە عێراقا دەژیان بەڵام لە دوای 2003 بە تایبەتی دوای 2005 شەڕی تایفی دەستی پێکرد بەدەیان کنیسە و بەدەیان دێریان ڕۆخێنرا کەسایەتی ئاینی کوژرا دەربەدەر بوون طبعا زۆر کەماون ئەوانش کەماون هاتونە هەرێمی کوردستان سەیری پێکهاتەکانی ترکە طبعا ئێمە وڵاتێکی دەوڵەمەندی لە ڕوو پێکهاتەی نەتەوەیی و ئاینیەوە لە ناو کوردستان هێوازانن لەگەڵ میوانەکانم باسی ئەوەکەم پاپە سەردانی مەرجەی باڵای شیعەکان عەلی سیستانی دەکات گەلو ئەگەر ئێوەی بینەر نامەیەک بە پاپا بدەن بە عەلی سیستانی بدە چی پێ ئەڵێن بوو لە ئێستای عێراقدا بێگومان پێکهاتەیەکی تایفی دەسەڵاتدار سەقفی پەرلەمانی عێراق بەکاردێنێت هەموو کاتێ بڕیار و یاساکان لە دژی پێکهاتەکانی تر بۆ نمونە کورد کە پێکهاتەیەکی ڕەسەنە گەلو چی پێڵێت ئەوان لەسەر ناوەکان ناوی فلان و بێوان یەکتر دەکۆژن لە کاتێکە دوو مەذهبی یەک دینن ئەی بوو پێکهاتەکانی تر چیەکە 100 ساڵە لە عێراقا هەموو پێکهاتەکان دەچەوسێنرێتەوە ئێستا کوردستان پەناگەیەکی ئارامە بوویان میوانی زۆر بەڕێزم هەیە لە هەموو پێکهاتەکان کەسایەتیونە شارەزانە سەرنجتان ڕاکێشم ئێمە جێ لە قسەکانیان دەگرین ئەوانیش بەڕێزان مەریوان نەخشەبەندی شارەزا لە بواری ئاینەکان کاک مەریوان پێشتر لە وەزارەتی ئەوقافیش کار کردووە ئەو باشە گەداری وەزەکەیە هەروەها ئەکەد مراد جێگیری یەکێتی ئەدیب و نووسەرانی سریانی ئەویش کەسایەتێکی مەسیحیە بێگومان لێرە هەروەها کاک فەرهاد کاکەیی کاک فەرهاد کاکەیش کەسایەتێکی داری کاکەیەکانە مامۆستای زانکۆە طبعا ئێمە قسەی باش لەگەلەویش دەکەن هەروەها خواجە خەتاری میوانی لە دۆکێ هاڤە خواجەیە تەماشەڤە نێژاب ئەڤە نونەڕات کە ئولە ئێزدگان دکە ئولە ئێزدگان ئێکش ڕەسەنترین ئولێن سەر ڕووی ئەردیە طبعا پرانیا تقوس و ناڤەڕۆکە ئولە ئێزدگان هەموو بکوردیە ئێزدیان دووسە دەمان سەردەما ئولێ خۆ دینێخە و نەوەتەوەبوونەخۆکو کورد نزیکی هەفتەی نەفیر عام سەرێوان هاتنە لە هەر سەر پێخۆنە vêgavêjî da ku kêrveyekê dikin serinca ratkişim digel mêvanên xwe me gotûbêjekê berfira ser vê pirsêkey yekêm car pêm xweş e li kak eke de dest pê bike kakeke taban spas bu hemûtan qedasatî papa seredanê Iraq dikat em seredanekî mêjûyî yekêm cara we bizanim ev seredana bû Iraq li layan Papayê Vatikana werek bixirêt li lay êwe em seredana çî hildegirêt ئەو کاتتان باش بە حقیقت سەردانێکی مێژوویە قەداسەتی پاپا تەنها لایەنە ئاینیەکەی ناگرین هەرچەندە لاینە ئاینەکە زۆر گرنگە چکە زیاتر لە 2 ملیار بەشەر عایدی ئەم کەنیسەیە کەنیسەی کاتۆلیکی وەک سەرۆکی فاتیکانیشە شخصیەتێکی ناسراوە لە پەیامی سەلام لە هەموو دنیا هەمیشە تاکیدی لەسەر ئاشتی ئەکا سەردانی لە بۆ وڵاتی ئێمە بەم گرفتانەی کە لە وڵات هەیە چ لە عێراقەوە لە ئاستی عێراق و چ لە ئاستی کوردستان بتەکید پەیامێکی گرنگە و پەیامێکی گرنگیش ئەگەینێتە لایەنە گرنگەکانی ناو وڵات یەک لەوانە کە جەنابی سیستانی لە بەرنامەکەی کە لەگەلی دائەنیشێ و ئەمەش مەرجەعێکی شیعی بەرزە لە ئاستی شیعی عالم بەڕاستی و هەروەها لایەنە حکومیەکانیش کە لە بەغدا ئەیان بینی اینجا دێتە کوردستان و
لایەنە حکومیەکان و لەگەل بەڵێ طبعا ئەو ملەتەکە. ئەجندای سەردانەکەیەتی بەڵام ئەو مەرجعی باڵای شیعەکان عێراق عەلی سیستانی دەبینێت طبعا لە چاو کۆمەڵێک مەڕەجعی تر عەلی سیستانی لەوانەیە کۆمەڵێک مەواقفی نەرمتر و ئیجابیتر هەبێ بەڵام هەر نەیتوانیوە لە عێراقا ئەو دژبەرەی بەرامبەر پێکهاتەکانی تر هەیە نەهێلێت بوو نمونە مەسیحیەکان خۆتەزانی لە بەسرە و لە بەغدا بەدەیان کەسایەتی مەسیحی ئەسلەن کوژران بێژگە لە ڕەڤاندن و دەربدەرکردن و تاکوتایی ئێوەی وەکو مەسیحی ئەگەر پەیامێک بە پاپا بدەن بڵێن بە سیستانیەوە بڵێ چی پێڵێن پەیاممان گەیشتیتە پاپا بە تەئکید کە ئەو زۆر بە دیقەت ئەزانێ ژمارەی مەسیحیەکان زیاتر لە ملیۆنە و نیو لە عێراق بوون لە دوای 2003 ژمارەکە بەرەو کەمی ڕۆیشت لەبەر ئەوەی نەیانتوانی لە شوێنەکانی کە وەکو بەغدا و هەتا مەناتقی بەسرە نەیانتوانی بژین لەبەر ئەوەی لایەنە ئێرهابیەکە و بەڕاستی هەندێک مەساڵحی حزبی و هەندێک ئەطرافی کە دەرەوەی سوڵتە کارێکی زۆر سلبیان هەبوو لە ملەتەکەمان کە نەیانتوانی بمینێن لە ئاستی عێراقەوە ئێستا ئەگەر ئەتوانین بڵین ناگاتە ژمارەکە لە ملیۆنە و نیو لە بۆ 280,000 ئەمە خۆی بەخۆی خەتەرێکی گەورەیە بۆ ئەم وڵاتێک کە ئەمە ئەڵێن وڵاتێکە کە لە هەموو لایەنەکانی تایە دینی و قەومی اینجا ئەم گرفتە گەورەیە لە ئاستی جیهانیش کە وڵاتێک خەڵکێکی ڕەسەن کە مێژوویەکی دوور و درێژیان هەبووە لە وڵاتە کە مێژوویەکی زۆر ئینسانی و شتی چاکیان داوتە دنیا بگرە لە زمانی ئەکەدی و بابلی و ئاشووری و تا ئەمڕۆکە و ئێستا بگەنە ئەو ئاستەی کە لە خەتەرێکن کە لەوانەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی ئەڕوا ئەگەر هاتوو علاجێکی جەذری لە بۆ ئەم گرفتاری طبعا بە هەزاران ساڵ هەنی بڵێن 4,000 ساڵ پێش ئێستا ئەو پێکاتە هەبووە تا ئێستا بەڵام ئەوکوتۆتی بەم ڕۆژە گەیشت کاکی مەریوان دوو شارەزایەکی لەبارە ئاینەکاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانەی کە فڕێ پێکهاتەی بە تایبەتی ئاینی و نەتەوەی تایە ئەم وڵاتانە بەردەوام کوشت و بڕ و شەڕی ئەهلی تیا ڕووداوە ئەوە لوبنان بگرە ئەوە عێراق بگرە ئەو سووریا بگرە کۆمەڵی شوێنی تر بگرە بەڵام کوردستان سەرڕای ئەو هەموو ڕەوشە ناخۆشی بەسەر هاتۆ ئێستاش ڕێگەل بێت ئەو خۆشەویستی و پێکەوە ژیان و تەفاهم و تەسامحی بینی پێکهاتەکان گەشەکات پەر هیواتر ئەبێ حکمەتی پێشەمە چییە؟ ئەکە تو لێک دەیتەوە بەناوی خوای گەورە حکمەتی سێ لە سێ بوارە جێکرێتەوە حکمەتی ئەو پێکەوە ژیانەی کە لە کوردستان هەیە سەرەتا بۆ کللتور و مێژووی میانڕەوی کورد لە تەعاملکردن لەگەڵ هەموو ئاینەکانە و دووهەمیش دوای دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئەگاتە کابینی ئێستا لە ڕووی یاساییەوە کاری زۆر باش کراوە بە پێکهاتەکان کە یاسای زۆر باش دەرچووە کە ڕەنگە یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە سەرتاسەری جیهانی ئیسلامیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە هاوشێوەی نەبێ جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەباشی و بە جددی کاری کردووە لە بۆ تەنفیزکردنی ئەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە و بە تایبەتی ئەگەر سەیری کارنامەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت زۆر بەوازحی ئەبینی کە تاکیدکردنەوە لەسەر ڕۆچوونی پێکەوەژیان بۆ هەموو جومگەکانی کۆمەڵگە بۆ هەموو چین و توێژەکان وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ جیهان سەرنجی لەسەر هەرێمی کوردستان بێ و ئێستا بینی کۆمەڵگەی نێودەوڵەتی پێکەوە هەموو چاودێری کوردستانەکەن جگە لەوەش ئەگەر سەیری مێژووی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان بکەی پڕێتی لە چیرۆکی جوان و سەرنجڕاکێش لە نێوان موسڵمان و جووەکان لە نێوان موسڵمان و کاکەیەکان مسلمان و مەسیحیەکان کە ڕەنگە خۆم بەدەیان چیرۆکی ئەوانم تەوسیق کردبێ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و لە زۆربەی کۆڕ و کۆنگرەکانە ئێمە خستومانەتە ڕوو بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمە وای کردو بەڕاستی هەرێمی کوردستان چاوەڕێی ئایندەیەکی گەشت بکە لە بواری پێکەوە طبعاەوە تا چەند تەسیرێکی ئیجابی هەیە خۆتە بینی حتا تو باسی یاسا و ڕێساکان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کارنامەی نوامی کابینەی نوام یەکێک لە فەقەرە ئاساسیەکان بەسیەمەی کرد لە هەمان کادا لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان و وڵات پێکهاتەکان هەمووی تیا بەشدارن
نەک پێکاتە ئاینی و مەذهبیەکان حتا پێکاتی نەتەویش بێگومان بەڕێزان پێکاتی نەتەوی جیاوازیش لە کوردستان هەیە بۆ نمونە عرب هەیە لە عرب هەردوو پێکاتی هەیە لە ماگادا تورکمان هەیە زۆری تریش هەیە باس ئێمە زیاتر باسی فۆرماینەکەی دەکەین کاک مەریوان ئەوە بچ دەگەڕینتەوەیە ئەمەش بخۆ نقطەیەکی ئیجابینیە کە سەرنجی دنیا زیاتر ڕابکێشی بۆ نمونە هانی پاپایدا بێتە وڵاتی خۆمان بەڵێ بە تاکید ئەوە یەکێکە لە هەنگاوە زۆر گرنگەکان من پێم وایە ئەستان سەردانی پاپای ڤاتیکان بۆ عێراق لەسەر بنەمای ئەو پێکەوەژانەیە کە لە کوردستان ئەجینا عێراق یەک خاڵی گەشتیان نییە ناوەڕاست و باشووری عێراق پڕیەتی لە چیرۆکی مەئاسی و ناخەژێن بۆ مەسیحەکان ئاماژەتان بۆ کرد هەردووتان کە لە 1,800,000 مەسیحی ئێستا کە ژمارەیان ڕەنگە لە نێوان 250 بۆ یان شتێک زیاتریان کەمتر مابێت کە لە 90 ئەو ژمارێش کە لە مەسیحەکانی عێراق لە 90 یان ئیسا لە هەرێمی کوردستان دەژین بۆیە بەڕاستی هاتنی پاپا پەیامێکی زۆر ڕوونە و بەناوی بەبێ ئەوەی ڕاستەوخۆ ئاماژەی پێ بکات بەڵام پاپای ڤاتیکان کاتێک کە دێتە عێراق و دێتە کوردستان نوێنەرایەتی 120 دەوڵەتی جیهانەکە کە زۆرینەی مەسیحیە لە عالەما و نوێنەرایەتی 1 ملیار باوەڕداری مەسیحیەکە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕاستەو خۆش ئەو پەیامینەیە نابێت بەڵێ کاک طبعا سپاس کاک مەریوان کاک فەرهاد پێکهاتێ کاکیش طبعا قوربانی زۆریان داوە ئێستاش لەگەڵ بێ قوربانی دەدەن لە دەوروبەری کەرکۆکی گوندەکان وێران دەکەن تعریب دەکەن خەڵکێکەی دەربەدەر دەکەن هەمووی لەسەر بیر و بوچوونی هەم نەتەوی هەم مەذهبی و ئاینیش حتا لە مووسڵیش لە زۆر شوێنی تریش بەڵام لە کوردستانە پەناگەیەکی زۆر ئارامە بۆ ئەوانیش حکبەتیان پەناگەیە بچە گەڕینتەوە تا چەند گرنگە ئەمە ببێتە هوکارێکی سەرەکی کە لە بینی ئەدیانەکانە حیوارێکی جدی لەسەر ئەمە بکرێت ئەمە بخولێن بکرێت بۆ ناوچەکانی تری عێراقیش وەکو مامۆستا مەریوان باسی کرد هەندێکی دەگەڕێتەوە بۆ کەلتوری کوردەواری ئەو کەلتورەی ئێمە کە ڕەنگە زمان زۆر یارمەتی دەربوو بێ لە کوردستانە کە بەو شێوەیە بوو بێ ئێمە دوای 2003 ئەو تەیاراتانەی کە متەتەڕفی ئیسلامی نەک ئیسلام بەکەی خۆمان ئەوانەی کە هاوسێمانن و جیرانمانن و چەنەهای چەند ساڵە پێکەوە دەژین لەگەڵیان ئەمانەنە بەڵام سێرت کرد تەیارێکی خارجی عەرەبی دەهات بە کەلتوریکی عەرەبی لەگەڵ توێ تەعاملی دەکرد ئەوە وای کرد تۆزێک یعنی وەزعی کوردستان لەو بوارەدا تۆزێک بگۆڕێت عەرەب زیاتر متەئەسرن بەوە بۆیکیش دەبینی سێرکە جنوب و وەسەتی عێراق چۆنە کوردستان احتمال هەیە جیاوازی زمان زۆر یارمەتی دەربوو بێ لەوە کەلتور ئێمە لە کوردستانە دوو شتمان هەیە کە فەرقی هەیە لەگەڵ شوێنێکی ترە یەکەم ملەتەکە خۆی بە کەلتوری بە مێژووی حەزی بە پێکەوە ژیان بۆ لە دەیەکە 4-5 ئاین پێکەوە ژیاون و 4-5 بیر و ڕاهەبووە و بەبێ کێشە هەبووە دووەمینی بۆ قیادەی حەکیمی کوردەگەڕێتەوە بە پێی مێژوو هەلە کۆنەوە پێیداوەرە حتاکو و ئیمڕۆژ حتا قیادەی تازەش بە هەموو بۆچوونەکانیانەوە شتێکیان هەیە کە زۆر خۆشە کە لەسەر پێکۆژیان مامۆستا مەریوان باسی مادەی ینی یاسا ژمارە 5 2015 کرد تەوانەوە کاتێ ئێمە وەکو کاکەیەکان هیچ چەندان پەرلەمانێکمان نەبوو کە دیفاعمان لێ بکە ئەوەی کە دیفاعی لێمان دەکرد موسڵمانەکان بوو مەسیحەکان بوون تورکمانەکان بوون ئەوانە ئەوت ئەمانە لە کوردستان باز دەکەن بەڵێ ئەمانە مافیانەیە حەقی خۆیانە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی بیر و باوەڕەوە لە ڕووی شترەوە ینی خەڵکیی مسلمان و مەسیحی دیفاعی لە ئێمە کردو نەک ئێمەی خۆمان ئەمە طبعا لە کوردستانە بە فەخرەوە دەڵێم ینی خاکەکەی خاکێکی پیرۆزە وای کردووە کە شوێنی هەموو کەسێکی تێدا بێتەوە بەڵام بەداخەوە ئەگە تۆ سەیری ئەو ناوچانەی بکەن کە ئێمە تێدا مادەی 140 زیاتر لە خانەقین و بەڵێن لە دیالە و لە کەرکووک و لە مووسڵ قوربانی زۆرەکان لە یازال ئێستا ئێمە دەیدەین لەبەر دوو هۆی یەکەم هۆیەکی ئەوەیە کە ئێم بەنەتەوە کوردین دوو بیر و باوەڕمان جیاوازە لەگەڵ ئەوانی ترە وای کردووە کە زۆر بە ئاسانی بتکوژێ بەڵام لێرە من بیر و باوەڕشم جیاواز بێت حتا ئێمە لە کوردستان بێ باوەڕەکانیش سەلامەتن نەکەوەی تەنها باوەڕیانەوێت بێ باوەڕش بێ سەلامەت بۆ خۆی دەژە کەیفی خۆیەتی وڵاتی هەمومانە بەڵام بەداخەوە لە عێراق بەدی ناکرێت باشە بوو لە عێراق و عەقلیەتەیە کاک فەرهاد طبعاً کورد خۆتەزانی وەکو هەم وەکو پێکهاتە لەوانەیە پێکهاتەی زۆری نەبێ پێکهاتی تریش هەیە بێگومان زۆربەیشیان موسڵمانن لە موسڵمانەتیشە لە مەذهبی سونەن یعنی بوو بەم شێوەیە لێرە تەعامل دەکرێت بەڵام لە ناوچەکانی تری عێراق بە عەقلیەتێکی طایفی تونتڕە و تەعامل لەگەڵ دەکێتەوە هەموو داتە لە بەردەستی ئێمەدانە کە چیان بەسەری پێکهاتەکانی تر دێن بەداخەوە دەڵێم ملەتی عێراقی ئەوەی کە لە خوار و جنوبن
خەڵکیی باش بەس قیادەکانیان قیادەیەکی خراپن قیادەکانیان خۆفرۆشن و خەڵکی ئەم وڵاتەنین ئەگەنە تۆ سەیری داتا بکەی زەرمەندی گەورە لە مۆزعایە شیعەیە شیعە زۆرتر زەرری کردو لی کوژراوە لی بڕاوە لی کراوە کە ناتوانن ئەم حکومەتە ئێستا خزمەتی ملەتەکەی خۆی بکە چجا خزمەتی مەسیحیەکان و کاکەیەکان و کوردەکان بکات بله طبعا اچما دهوکی خواجه خطاری کسات یزیدیان گلمه یکی خواجه تول دهوکی بخواجی که تو زانی باجاره که فرارنگ و فرادنگ بونمونه لالشان نورانی لشیخان هیا نوصا ایکش که نارترین کنیسیت مسیحیان لگنده دیره لسنوری قزامیدی هیا همان دم دا گلک جیندن هنه گلک پیک هاتندن هنه همو پیکاتی به هفراد جین حتی کیشب سریوان بیت همو قصد در دورن دوکت که نوصا بونمونه دشتانین و اوشنگاله نهاجیک بگمان به هفراجیان کلتوری به هفراجیان گلک تا تفعیل کرن دید ناتا چه بهتا کرن گفت کلتور پیتر بهتا کنکریت کرن پیتر بچسبه جیلین بیجیک هر به آراسته بردام بچن دەست پێکاوێ دەستوری شناوێ خودێ سڵاو و ڕێز بۆ میێوانێت ئێستۆدێدا وەرکەسێک گۆنامنی گوهدار وەکی سابقەکە قەولێمەتێتە گۆتێن دەبێکی دنیا کە ڕەنگینە یەتژیە ئەش قەوم و ملەت و دینە بەڵێ هەر کەسێک ئەبزارێ خۆ خودێ ئەتحەبینە گۆچی دنیا کە درێژە گوێتە ژیە ئەش قەوم و ملەت و جێشە بەڵێ گو هەر کەسێکە بزارێ خۆ خودێ ئەتپەرێسە ئەب حەقیقەت مەدیتیە کوردستان لادکە پێکڤە ژیانەیە جوابێرە گوتیە باخچە ئەب گولای جوانە هەر گولەکێشک تایبەتمەندیاخۆ هەیە لێ ئەف بیر و باورێت vê axêdanet vê Kurdistanê daner hemdileş Xwedê eb serbilindî jiyana xwe derbas dikin tu qusatê xwe dînî rêwîsmê dînî bê tu xoteke serê û men'a wan bêtekirinê lê bi heqîqet bora metlûb çi ye sebeqeka qewlêmetê te gotinê got xelkon bifikirine vî ezmanî got wextê pa çême qanûn çêkir got asas got serdanî بله گو عاقل گو هدایتا وی سلطانی انسانی خودی چا ناسیه اب عاقلی ناسیه هر دینا کی هابتا سر عرده ایمان واب خودی اینای و هر شعبه کی کف بتا پیوی دینی شک وک زانینا خو ایمان خو خودی اینایه لبوی شعبی بوی خلقی مطلوب آوا قبول کرنا اکدو دینه تا چی بت باوریا تا کی بت لازمه مروی ریز بو رهبت از انسانم توش انسانی خودی توی دای خودی اشودم خودی هرش ما سرباوری که ویدای لی ولات ما ایکا و آخا ما ایکا و دشمنی ما ایکا و قدرا ما ایکا لی ها کسک سر دینی خو دین بو خودیا ولات ما همو کایشک بله خواجه طبعا وکی سابقه که قول ما گوتی بله کرم که تمام که بله وەکی سابقەکە قەولێمە گوتی گۆزبرمە دیوانە ئیلەهی و گۆملوێ دیتن خۆشی و شایی سەری هەمووکێ خودێ و العەردا تەفاق و تەباهی حەکەم نەبینە ئێکێ دژمن هەردەم ئیشیارە و دێ حەیفا الئێزدیا کات دێل بسڵمانا کات دێل زەرەدەشتیا کات دێل کاکایا کات دێل بای کات هەر پێک هاتەکە هاتە بت ئەم دەستێ خۆ تەفاق و تەبای تێکدا نەنێین و ام ريل دجمني نقرين هردم دجمني ساغه ودجمن دي حيفيش بله كاك خواجه طبعا او اقوال انت قلتي هم اقوال اولينا وهم جي تماشا بنجا وجهداري كر هم بكرديه كي قالك خوش بون طبعا نافاروك او ليزيديان هم هو صايها كاك خواجه طبعا اوقات قلتي هم دين بيويس رزيل كودوب جرين ليه بن مناكر ام بيك حتى ازديان بحزب كين چندين في عام سرواهاتنا هر جاره كي بناو نشانين ديني بون برانيه بناو نشانين ديني وفتوحات وحتى داويه بونه قالوا لي داويه تدوي چه بوان بيجي آیا هنجي دش بريوان كان چه ضرره وهي بوان بحقيقات ما دائما سبقت ما قولي بيتين سبقك قولي ما تقوتني الديانة مدى چنگو تو باش بزانا پیروز یا دیانتات که دردایا
پیرۆزیە دیانەتە وات حەلالی و حرامی دایە ئەدە دیانەتی ئێزدیاتێدا کوشتن حرامە واتێ سەبقەکە قەولێمەتێتە گوتنێ گوتیە حرامە قەتل و زنێ و خون دزی و دەرە و خەبەردانەش نەبوون ئێژغێری خودێ را سجودەبوون دیفاعی خوددانش ئۆل و نەتە و بیر و باور و پیرۆزیێت خۆ بکات ئەوە نەحرامە بەس دیانەت ئێمە چوو جارە ڕێنەدا بەرمەیە ئەم بچین کە ئۆلدارێتمە بابە شێخێمە میرێ شێخە کەسانێت مێتڕۆحی چوو جارە ڕێنەدا بەرخەلکێمە ئێزدیا و بچن ئێکی بکوژن ئەپ ناوێ دیانەتی چوو جارە ڕێنەدا بەرمەیە لێ شکش خودێ هەندی ئەمت زانی دیرۆک و تاریخت بێژێت ئەم دایمەن ئەم فرمان ئەبسەرێ ملەتە ئێزدی هاتینە مێژۆ و تاریخت بێژێت بەرماکە هەفتی و 4 فرمانە بووە ئەلە نزانم وەڵە مەتعادل کەسی نەکریا وەڵە ئەم دایمەن ئینسانێ سەلامێنە واتێ سەبقەکە قەولێمەتێتە گوتنێ گوەکەتە خێرەک دابی و تەب ئاوێدا بەردابی ئەن لە خودێ هەندا نابی سەبقادی هەکە تو ئێکیت بینی و گۆ خێرەکێ وێڕاتگەهینی بەلێ گۆ پرسیارنەکە توشکی دینی دایمان ئەمت بێژی دینێوی کی بێت باریاوی چی بێت وەختێت ئێت و ناوێ خودێتی نێت و دێت گەڵ خودێ بۆ خاترا ناوێ خودێ خێرێ پێکەی ئێت و دڕەو ئەوە کەسێکی خێرەکەش خرابی نەدیتە بەێ گەلی سپاس بۆ بە نەقۆلەتێن ولیە بە کوردیین خۆش طبعا تەماشا نێژاوی جێگەی سەرنجە بزانە دینی زیان چەند دینێکی تەسامح چەند دینێکی یەکتر قبولکردنە و هەموو ناوەڕۆکێکەشی بە کوردیەکی زۆر خۆش پاراو ئەمە گەواهی دەریاوەیە کە زیدیەکێکێن لە پێک هاتە ڕەسەنەکانی کورد طبعا بەڵێ ئەسجارەکەدن کاک ئەکەت طبعا خۆتەزانی چی بەسەری مەسیحیەکان هاتووە پێکهاتێ مەسیحی بە هەموو پێکهاتەکانی ناو باوەڕدارانی مەسیحیەت بەڵام کوردستان پەناگەیەکی زۆر ئارام بووە ئەمە حقیقەتێکی حاشا هەڵنەگرێت کوردستانی شەمە بە منت نەزانیوە بەڕاستی هەمیشەش قوربانیش بۆ ئەمەداوە ئایا ئێوە جیهانی دەرەوە ئەو وڵاتانەی دیفاع لە مافی مەسیحیەت دەکەن ئاگاداری ئەوان چی دەڵێن؟ بەڵێ ئەمن دوو شت هەیە یەک ئەو تەجروبە ئێستا لە ئاستی عێراق ڕوودا مەفروضە ببیتە دەرسێک لە بۆ هەموو عێراق و بە تایبەتی لە بۆ ئەطرافی حزبی کە ئەوەندە زەرەریان بەم وڵاتە گەیاند بەو پێکەوە ژیانەیان گەیاند مەفروضە لە داهاتووی نزیک یعنی ئەو شتانە هەمووی بگۆڕێ هەتا بتانیت ئەو ملەتە کە ژیانێکی باش بژیت ئەوە لایەک لای تر هەتا ئەم دەستورەمان هەیە کە زۆر شتی لاوازی تایە کە مواتەنە لە ناوی دیار نییە بە تەواوی ئەمە هەر گرفتمان ئەبێ ئەوە بە نسبەت لای عێراق ئەگەر بینە لای کوردستانی خۆمان تەماشا بکەین مەسلەی پێکەوە ژیان نمونەکەم هەیە ئێستا باسی ئەەکەم نمونەیەکی زیندوو کە حەزەکەم باسی بکەم لە بینەرانی خۆشەویست بەڵام پێش ئەوە کاک مەریوان و کاک فەرات باسی یاسای پێنجیان کرد کە لە 2015 دەرچووە کە باشترین یاسایە لە بۆ ئەو نەتەوانە و ئاینانەی کە لە ناو کوردستانن بە حقیقت هەنگاوێکی زۆر زۆر باش بوو کە ئەم جۆرە یاسایە دەرچوو بەڵام جێگای داخە هەندێک جار جێبەجێکردنی هەندێشت پێویستی بە ئیشە پێویستی بە جوهدە تا ئێستا ئەمە بە تەواوی نەبەس ئەو یاسایە زۆر یاسای تر هەیە کە دەرئەچی و کە خزمەتی لۆ دەرەچێ بۆ خزمەتی ئەم ملەتانەیە بەڵام جێگای داخە هەندێک جار جێبەجێکردنەکەی لاوازە هیوادارین لایەنی بەرپرس چ لایەنی پەرلەمانە چ ئەو لایەنەی کە منەفزن لەو ئیشانە هەوڵ بدەن کە ئەم یاسایەنە جێبەجێ بکرێت ئەمە هەنگاوە من نمونەیەکی مێژوویت پێڵێم لەوانەیە شتێکی غەریبی بارزانی نەمر وەختی شێستیەکان وەختی کە هەمومان معارەزەی بەغدا بووین لەبەر ئەوەی کە ئەتیحادێک هەبوو لە بۆ هەموو کوردستان لە بۆ کورد ئاشووری داعقری سەردانی بەروەر مناطقی بەروەر یەکرد گوندەکان بارزانی نەمر بەڵێ دەچووە ماڵەکان لەگەلیان دەما بە شەو ڕۆژی دۆمتایە ڕۆژێک شەوێکی زستانی سارد لە ماڵک بووە یعنی ئەوە وەک میثال دەبینم دانیشت بوو لەگەل جەماعەتێک کە هەمویان ئاشووری بوون ئاگرەکە منقەلیان هەبوو منقەل ئەزانی چی ئەوەی ئاگری لە ناودار لە بۆ گەرمکردن ئەوەکەی پایپەکەی دەرینە بارزانی نەمر
بەوەی تەنیشتی کە ئاشووریەک بوو وتی ئەگەر زەحمە نەبێ ئاگرم دەوێت ئەو تەماشای ئەولای کرد هیچی نەدیت دەستی یەکسەر دایە پەلەکی ئاگر وەرگرتی نایەوە هەتا بداتە جەنابی بارزانی هەتا ئەوەکەی بکە پایپەکەی بکە بزانەوە عیلاقاتە ناو قووەتە بارزانیش ویستی تەکید بیتن بزانیت هەتا چەند سەبری هەیە لە مۆزوع ئەوە انتظاری کرد هەتا لێدا هەتا ئاگرەکە لە دەستی سووتە یعنی کوژە ئەجا دەستی لە پشتیدا مەبەستم عیلاقەتەکە عیلاقەتێکی زۆر بەقوت بوو بەڕاستی لە کاتی بارزانی و هیوادارین هەروە بێتن بەڵێ طبعا کە ملەتەکەمان نمونەی زۆر شتی هەیە لەو سنووری قەزایەمەدی تو باسیەوەی کرد نمونەیەکم بەڵێ کۆنترین کەنیسا لە گوندی دێرەیە لەو منتەقەیە تەمە پێکاتی مەسیحی زۆر هەیە هەر خوشم خەڵکی ئەو منتەقەمە لە بیرمە لە بیداتەوە تا ئێستا هەمووی زۆر نزیکی یەکترن حتا هەیە لە هەردوو پێکاتەکان زمانی یەکتر دەزانن هەموو خۆشی نەخۆشیەکان لە گەلێکترن هەیە پێشمەرگەیە فەرماندەی پێشمەرگەیە ئەستەن شەهیدیش بووە لە شەڕی بەرگریکردن لە کوردستانە ینی ئەمە ئێوە وەکو مەسیحیەکان پێتان وانە هەکەر ئەمە زیاتر قوڵ بکرێتەوە حتا بچتە ناو سیستەمی پەروەردەوە ئیتر حتا حیواری ئەدیانیش دروست بێ لەسەر زیاتر قوڵکردنی ئەم هەستە بەڵێ خۆی هەر بینایی هەر کۆمەلگایەک ئەبێ دەست پێ بکرێ لە تربیە لە پەروەردە بە حقیقت تا ئێستا بەرنامەکانی ئێمە یعنی من ناڵێم لاوازن زۆر بەڵام پێویستیان بە گۆڕانی زۆری بە تایبەتی مەسئلەی تەعایش یان تەعایش ئەبێ عملیان فێر بکرێتن قوتابی عملیان فێر بکرێت چۆن تەعایش بزانیت یعنی ئەم ئێستا نمونەیەکی کورت بۆ ئاێنم ئەمن سەرپەرشتیار پەروەردەی بوومە ماوەی زیاتر لە 20 ساڵ یعنی فترەیەک کە کاک عەبدولعەزیز طەیب وەزیری پەروەردە بوو نمونەک بەڵێ ئەمە تقریبا 12 ساڵ خوێندنی سریانیمان هەبوو لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە قانونی 92 کە پەرلەمان ئیقراری کردبوو مەکتەبەکان زیاتر لە 64 قوتابخانەمان هەبوو کە هەمووی زمانی سریانیان کرد جارێک دانیشتنمان لەگەڵ کاک عەبدولعەزیز طەیب گوتم کاک عەبدولعەزیز ممکنە بێجگە لە منهەجی دیراسی خوێندن کتابی خوێندن گۆڤارێک دەربینیم بە زمانی سریانی هەتا لە پەرتوخانەی مەکتەب هەبیتن هەتا ئەستیفادەی لێ بکە بێجگە لە منهەج وتی ئەوە فکرێکی باشە بەس گوتی کاکەکەت ئەگەر بکرێ ئەوە گۆڤارێکمان هەیە بە کوردی ئاسۆی پەروەردەیی ئەگەر بە بیردەی وەختی کاک عەبدولعەزیز بەڕاستی کاک عەبدولعەزیز طەیب یعنی وەزیرێکی زۆر مخەفڕەم بوو و مەیدانی بوو و لەبەرەوەی مامۆستایەتی کرد هەتا تەواوی بکەم مەسەلەکە ئەگە بە کورتی کاتمان زۆر بە کورد وتی جارێت لەنا ئەو گۆڤارە 4 لاپەڕە لە خۆت وەرگرە بە سریانی دوای ئەوجا گۆڤارێکی لە خۆتان ئەم پێ دەڵێم گۆڤار وەڵام ماوەی 1 ساڵ 4 لاپەڕە ئەوە لە مؤتەمەرێکی فەڕەنسی باسم کردی ئەو نمونەیە 4 لاپەڕەکەم لەناو گۆڤارەکە ماوەی 1 ساڵ بەردەوام بووم لەگەلیان دوای ساڵێک جەنابی وتی بە مەسئولی ڕاگەیاندنی وەزارەت وتی با گۆڤارەکەی خۆیان دەربینن گۆڤاری خۆمان دەرهینە بە زمانی سریانی پێم گوت باشە ئەو 4 لاپەڕەیە ببینێت یان چی بکەین گوتی وەڵا دەبی پرسیار لە وەزیر بکەم بزانم چ دەرێت جەنابی وەزیر کە پێم وتی پێی بڵێ با ببینێت دەزانی لۆ گوتی چونکە ئەو ئەوەی سریانیەکە بەس لە بۆ سریان تەوزیع دەکرێت بەڵام ئەو کوردیە ئەمە زیاتر لە 12,000 نسخە تەبع دەکەین لە بۆ هەموو کوردستان تەوزیع کرد مەکتەبەکان هەتا قوتابی کورد کە دەبین دەلیارەوە چ زمانەکە دەلیاوە زمانی سریانیە ئەوە ملەتێکە لەگەڵ ئێمە دەژی بزانە ئەو وێنەیە چەند جوانە باسیەوەکەین کاکی مەریوان تا چەند گرنگە ئەو ڕۆحی پێکەوە ژیانەی لە کوردستاندا هەیە لە ناو سیستەمی پەروەردە پۆلێن بکرێت حتا بۆ نمونە ئێستا مەدرسەی حیواری ئەدیان دروست بووە دیالۆگی دینەکان ئۆلەکان لەسەر ئاستی دنیا هەتا هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گردوتەوە هەموو دینەکان پێکەوە بنەوە نیقاشێکی جدیەکەن خاڵی هاوبەش دەدوزنەوە زیاتر تەسامح و یەکتێ گەیشتن لە ناو کۆمەلگا بەڵاو دەبێتەوە تا چەند گرنگە لە کوردستان ئەم پرسە بەم شێوەیە ئیشی لەسەر بکرێت لە ڕاستیا من گرنگە هەندێک کارەکانی استراتیجەتی حکوومەتت بۆ باسکەم لەو کابینەیە کە چۆن ئێستا بۆ چەسپاندنی پێکەوەژیان و پەرەپێدانی کارەکە پێش هەموو شتێک حەزەکەم جەنابەت بزانی کە ئێستا وەزارەتی پەروەردە سەرقاڵی دانانی منهەجێکن منهەجێکی ئاینی کە هەموو ئاینەکان لەخۆ بگرێت و کاری زۆر باش کراوە لەو باوەڕام تەنانەت گەیشتۆتە مەرحلەی چاپکردنی کتێبەکە بۆی بخوێنێ بەڵام ڕەنگە بەهۆی ئەم کۆرۆنا و ئەوانە کۆنفرانسێکەوە بڕیار بوو بۆ هەموو پێکاتەکان بکرێت تا تەسوید بکرێ کەمێک دواکەوتووە بەڵام من دڵنیام لە ساڵی ئایندا ئەو یعنی سیستمی پەروەردە بە جۆرێکە بێت کە لە بنەڕەتیەوە هەتا نۆی بنەڕەتی
قوتابیان هەموو ئاینەکان ئەخوێنن و شارەزاییان لە هەموو ئاینەکانە بێت بە شێوەیەکی سەدحی نەک باوە ئەمە یەک دووهەم ئەبێ ئەو بڵین بۆ یەکەم جارە لە 100 ساڵی ڕابردووە کابینی نۆی حکوومەتی هەرێم وەزارەتێکی دروست کرۆ بە ناوی وەزیرێکی داناوە بە ناوی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان کە لە پێکهاتەیەکی نەتەوەی جیا لە نەتەوەی کووردە بەڵێ ئەمە جگە لەوەی لە وەزارەتی ئەو قافیش نوێنەرایەتی هەموو ئاینەکان هەیە جگە لە مسلمان و مەسیحی و ئێزیدی کە بەڕێوەبەرایەتی گشتی و مؤسساتی ڕسمیان هەیە 5 ئاینی تریش لەوێ نوێنەرایەتیان هەیە و کارەکەن پێکەوە بۆ ئەوەی کە وێنەیەکی جوانتر پیشان بدەن لە کاتێکە ئەمێ ئەو ئاماژە پێ بکەم لە عێراقا تا ئێستاکێ هیچ کام لە ئاینەکانی زەردەشتی بەهایی اعترافی پێ نەکراوە و نایشانەوە اعترافی پێ بکەن هەروەها بە هیچ شێوەیە باسی جووەکان ناکەن کە تاریخێکی گەورەیان هەیە ژمارەیەکی ئەژگار لە 300 بۆ 400 هزار عێراقی جوو هەیە ئەوانە هیچ گوێیەک پێ نادەن ئەو هەموو شوێنەوەریان فەرامۆش کردووە لە عێراق بەڵام لێرە خۆشبەختانە نوێنەرایەتیان هەیە و بەدەر لەوانش لەو ئاینەکانی تر تەنانەت ئاینە بچووکان ئەوانەی ژمارەیان کەمە لە عێراق بوون وونە سابیعی مەندایی کە ئاینێکی زۆر کۆنی عێراقن زیاتر لە 50 هزار کەسە بوون لە ئیستا بەشی هەر زۆریان هاتوونەتە هەرێمی کوردستان و ساڵانە ڕێوڕسمی خۆ لە ئاو هەڵکێشان لە هەولێر ئەنجام ئەدەن لە زۆربەی شوێنەکانی تری عێراق ئەوە نەماوە ئەمە هەمووی واکە ئێمە جۆرێک لە تەسادم دروست بێ لە بینی ئەو یاسایانەی یان ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێم لەگەڵ دەستوری عێراق ئاینە چکە بەو پێی ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق ناتوانین وەکو مەریوان تەمان توازانی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک قۆناغی مێژووی تازەی گرنگ ینی بۆتە فیگەرێکی گرنگ هەموو دنیا زانویەتی ئێرە چی دەقەمێ بوو نمونە شەڕی دژی داعش لە خۆگرتنەوە هەموو پێکهاتەکان زیاتر لە 2 میلیۆن ئاوارە دوای 2014 بەبێوە هیچ دامێکی حکوومەتی عێراق دامێکی زۆر کەمی نێودەوڵەتیش بووە تا ئێستا شەو ئاوارانە لێرە ماون بۆ نمونە حتا پەنابەرەکانیش لە وڵاتانی دەوروبەر هەر کەسێک لە قەومێ دێتە ئێرە کەواتە تاچان گرنگە ئەمە پۆلێن بکرێت لەسەر ئاسی دەرەویشەوەی ئیشی لەسەر بکرێت کە فعلا کوردستان ئەم پەناگە ئارامەیە لەم ناوچە ئاگەراویە لەو راپۆرتە نێودەوڵەتیانی کە لەسەر پێکەوەژیانی ئاینی و ئازادی ئاینیە کرێ ئاماژە بە حاڵەتێکی زۆر گرنگ کراوە لە هەرێمی کوردستان کە ڕەنگە بڵێم لە سەرتاسەری جیهانی ئیسلامیە هاوشێوەی نەبووە ئەوی شەوەیە کاتێک کە داعش پەلاماری شنگال و دەشتی نینەوای دا و خەڵکی مەسیحی و ئێزیدی هەموو بەرەو هەرێمی کوردستان هاتن بۆ یەکەم جار لە مێژووە لە وڵاتێکی ئیسلامیە مزگەوتەکان کرانەوە مزگەوتەکانی دوهۆک و هەولێر و سلێمانی هەمووی کرایەوە بۆ ئێزیدی و مەسیحەکان کە ئەمە بەڕاستی لە زۆربەی کۆنگرە نێودەوڵەتیەکانە من بەشداریم کرۆ بە ئاماژە بەواکەن کە ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە کە ئەمە تەنها خەڵکی کوردستان ئەو هەموو لێبوردەیان هەیە ڕێگە بدەن لە ناو شوێنی عیبادەتیانە ئەوان بکەن بە هەروەها کەنیسەکانیش بە هەمان شێوە لە سەردەمێک کات جێگەی کردبوویەوە بۆ ئەو ئاوارانەی کە لە سووریا و لە شوێنەکانی ترەوە یان لە ئەو عەرەبە موسڵمانانەی کە لە شەڕی داعش هاتوون ئەمە بەڕاستی هەمووی ئاماژەی ڕوونە بۆ ئەوی کە کوردستان گەیشتوتە قۆناغێکی پێشکەوتوو لە پێکەوە ژیان و حکوومەتی هەرێم زۆر جدیە بۆ ئەوی بگەێنێتە کەناری ئاوا. کاک فەرات طبعا خۆ دەزانی یەکێک لەو کێشە زەقەنە کە تا ئێستا عێراق تا ئەم لەحزەیەش وڵاتێکی نائارام بێ وڵاتێکی پڕمشکیلە بێ وڵاتێک بێ زۆرترین چەکتیا بەکارهێنرا بێ بەچێکی کیمیاییەوە زۆرترین مرۆڤ و بەشەر لێرە کوژرا بێ بە تایبەتی کورد و پێکهاتەکانی تر طبعا ئەوە بووە کە عێراق بە شێوەیەکی تەندروست بەرەوە نەبراوە هەر کاتێک لە بەغدا تایفەیەک نەتەوەیەک سەردەست بووە ویستی ئەوانەی تر هەموو قەمحکە هەمووی لەناو ببێ تا ئێستاش لەگەر بێ تاچان ئەمە گرنگە کوردستان بکرێتە میناکێک کە لە عێراق هەر کاتێک مافیا هەموو پێکهاتەکان دەستەبەر بوو کێشەکان هەردامێنن پێتوانیە کوڕووکی کێشەکان ئەوەیە پێکهاتەکان ناسن بزانات بەو ڕێی کە من بەڕێی منیش حالیان سیاسەتی نێودەوڵەتی بەرەوە دەچێت شەڕ بە وڵاتان دەفرۆشن لەسەر ئەساسی ئەوەی ئایا تا چەند مافی پێکهاتەکان پارێزراوە تێدا بۆ نمونە ئێستاکە شەڕی ئەمریکا لەگەر سینە لەسەر ئیگۆرەکانە موسڵمانەکانی سینە یعنی کەواتە کورد بەڕێی من ئیسیسمارێکی باشی کردووە بەو شێوەیە من بە سەریح بم یەکێک لەوانەی کە لە ساڵی 2005 ئەم ئەنکاوەی کە ئێمە هەیسە بۆتە شەش ئەوەنە حکوومەتی هەرێم عەرزی بە برامەسیحەکاندات و واجبیش لەسەری کەویشەی کردووە ئەوانەی هێناوە ئەمە تەفرەیەکی نەوەعی بووە لە عالەمە وەکو مامۆستا مەریوان باسی کرد
مزگەوتەکان بەکار هاتووە بۆ خەڵکانێکی غەیری ئاینی مسلمان بێلەوە کورد شتێکی تری هەبووە کە فەرقیە کورد هەردەم زانیوێتی کە تۆڵەکردنەوە ئەگە جارێک بەرامبەرەکە دەکوژێ زەرەر لە خۆتیش دەدات نمونە ئێمە لە ڕاپەڕینە کوردستان نزیکە 1 ملیۆن جوندی لەم وڵاتەی ئێمەیە بوو هەمووی بە سەڵامەتی گەڕێنەرەوە بۆ وڵاتی خۆیان من ظاهرەیەکی زۆر سەیرم بینی لە شاشەکانی ئێوەیشەوە دەردەچوو کوردەکان لە ناو قەفەزدانرا بوون داعش دایانیان کوشت عائیلەکانیان لێرە لە حەویجە بوو لە حەویجە بوون شوێنی عێراقان جبۆری پارێزگارە سەپێنراوەکی کەرکۆی بەڵام ئەو ئاوارێنەی حەویجەکە لە کوردستان بوون کوردە موسڵمانەکە و کە سوکاری ئەوانە خواردنیان بۆیان دەبرد و لە سەیتەڕەکان و دایانێنا و لە کەمپەکان خزمەتیانیان دەکرد بڕوا ناکەم ئەمە لە هیچ شوێنێکی جیهانە هەبوو بێ یعنی ئێمە زۆر جار ئەگەر باسی کوردستان دەکەین دەڵێن ئێوە زۆر مەدحی حکوومەت دەکەنیان کورد ئەمە واقعێکەوە حاشا هەڵنەگرە ناتوانانی بیشاریتەوە کاکە کورد قەومێکە کە لێبوردەیە کە حەز بە پێکەوە ژیان دەکات ئەمە لە شوێنی ترە نییە تۆ ئەگە سەیری لێدوانەکانی قائیدەکانی حەشدی شعبی بکەیت من شتێکی زۆر سەیر یعنی ئەکی دەما خەڵکی تریش بینیوێتی ئەیوت ئەولادی زەید هێشتا ماون 1400 ساڵە شەڕ کۆتایی پێ هاتووە قائیدەکانیان ئەیوت با بچین لە مووسڵ سونەکان ماونەوە ئەمە ئەولادی زەیدن با بچین بیان کوژین ئەمانە بەم عقلێتە بیرەکەنەوە ئێمەش بە عقلێتێکی تر کورد بیر دەکاتەوە بۆی کە وڵات دروست بێ وڵات بە شەڕ نابێت سەر بکە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کوردی خۆمان کە لەگەڵ خەڵکیی ترە بووە لاپەڕەیەکی نوێ کرایەوە ئەوە نەمایەمە دوژمنی یەک بین برایەکی وەرن وڵات پێکەوە بنیاد بنین ئەگە بەم ئالیەتە بچێت بە گرنگی و منەوە قسەی دەڵێم شەڕی ئێستای جیهان لەگەڵ جیهانی بزلهێز لەگەڵ وڵاتانی ترە پێکەوە ژیانە و مافی ئاین و مافی نەتەوەکان کەواتە ئەوەی لە عێراقەیە ئەوەی لە عێراقەیە خۆ تەزانی بۆ تایبەتێکی مێ باسی سەردانی پاپا بکەین لە عێراقیش لە سەرووی دام و دەستگا تەشریعی و تەنفیزیەکان مەرجعی باڵای شیعەکان سیستانی ڕۆلی زۆر کاریگەر دەبێنێت لە ئاراستەکردنی چونگێتی ئیدارەکردنی عێراق لە هەموو ملەفەکانە پاپا سەردانی ئەو دەکات یعنی پێت وایە سەردانکردنی پاپا بووە و ئەکید باسی ڕەوشی پێکهاتەکانی ژەکێت ئەکید سیستانی شاگادارە بۆ نمونە پێکهاتەی مەسیحیی بەسەرهێنراوە کاکێیەکان و ئەوانی تریش پێت وایە ئەمە هەوڵێکی ئیجابی بێ کە قەنەعەتیان پێ بێنێ کاکە ئەوانی تریش تامیش نەکەن ئێمە گرنگی پاپا تەنها لەوە نییە بەرپرسی ئاینێکی ڕقەمیەکی گۆی زەویە تەنهاوەنە نییە پاپا بەرپرسێکی سیاسیشە لە ڕووینەوە چکۆم پاپا هەندێک وڵات هەیە کە ئاینی مەسیحیەت گەورەیە بۆن منە وڵاتێک وەکو بریتانیا یان وەکو فەڕەنسا یان وەکو ئیتالیا ئەمانە لا یازال مەسیحیەت ژمارەیەکن هاتنی ئەم تەنها زەختێکی ئەو نییە ئەمە زەختی نێودەوڵەتی دروست دەبێت لەسەر عێراق ئەگە هاتوو نەگەڕێتەوە هۆشی خۆی و نەزانێ پێکەوە ژیان چییە یعنی پەیامی ئەم زەلامە هاتنی بۆ ئێرە ون با تاکید بم لەگەڵ حکوومەتی عێراقی بە هەموو قووەتی و هەوڵی داوە کە پاپا زۆرترینی لە بەغدا بمێنێ لە کوردستان نمێنێ بۆی ئەم کوردستان بەڵام ئەمە یە قسەیەکی حەزرەتی مەسیحم بە بیر دەخاتەوە کە خەڵکێک نەخۆشە پێویستی بە عیلاج دەبێت بچی سەردانی بکەیت کە خەڵکێک ساغە پێویستی بەوە نییە ئێمە دەبێت فەخر بەوە بکەین کە پاپا لە کوردستان زۆر نامچکم کوردستان کێشەی نییە ئەساسن تا بێت حەلی بکات تەنها ئەوەنەیە ئەگە تۆ سەیری بەرنامەکەیشی بکەیت تەنها دێت قەداسەیەک دەکات لە مەلعبە ینی پیرۆزیەک بۆ ئەم شوێنە ینی شتێکی ئاینی دەگێڕە نەک شتێکی سیاسی بەڵام ئەگە سەیری ئەولا بکەی هەموو هەوڵەکەی بۆ ئەوەیەتی بە تەسەووری منیش ئەگە سەیری سپیجی ئاخری پاپا بکەی پێشەوەی بێت باسی یەزیدیەکان دەکات باسی مەسیحیەکان دەکات یعنی ئەو دیارە پەیامەکەی وازەحە بۆ چیات هاتووە بۆ ئەمانە بڵێ کاکە وەرنەوە هۆشی خۆتان پێکەوە ژیان گرنگە بەڵێ ولكن خواجه طبعا قداسات بابا بابای ڤاتیکان تو زانی ئەو کەسێکی سمبولیکە سەراستی دنیای گەلێک ڕێسێتە گرتن ئەوێ سەردانە وڵاتی مە بکە بەریان هاژە و باش هایدەرە بۆ نمونە ئێزدی وەکو ئۆل وەکو نەتەوە وەکو کورد چپ سەرێوان هاتیە سەراستی نێودەوڵەتیجە فرسات کێشوپاندن بۆن وەکو پێکاتە ئێزدیان گەلو و چ پێشنیار هەنە بۆ قەداسەتی پاپای هین وێ سەردانی چات بینن حقیقت ئەگەر تو ڕوخسەتێ بدەی من دوو گۆتن وێتین ئێک سەر قەدەسەتا پاپای دوێ سەر پێکڤێژیانە کوردستانی ئەب حقیقت مە دوعاک وا هەی بێژنە دوعا هێوارە وەقتی ڕۆژ بەر ئاوا مێری ئێزدی ژن زەلام وێ دوعایەت بێژت سابقە کە دوعا هێوارە بتبێژینێ بێشتیا شێشم تو بدەیە خاترە لوح و قەلەمە و هەوە و ئادەمە ئێقەوە دا عیسا ابن مریەمە ئەب حقیقت هاتنە پاپایی یامازنە چوو بۆرە نەوێت وەختی بێتە عێراقی و بێتە کوردستانێشێک جێ دڵخۆشیامە هەمووکانە و بخێر هاتناویشتکاین و ئیشەڵە هاتناوی هاتنە خێرێ بێت و یا سەلامەتێ بێت و یا پێکڤەژیانێ بێت
لێ ئەب حەقیقات هیڤیامەش ئەو بوو جەنابێ قەدەسەتا پاپەی برینە ئێزدیا دەرما بکات هەم باش بزانن پیرۆزترین معبەت بۆ ئێزدیا سەرڕوێ عەردێ لالێشا نورانیە یعنی بلا وەک ئێزدی بەرمای کە هەفتی و چار فرمانە هێش تاڵانێ ئێزدیا وێ دەستێک کافرادایە ئەب ساداکی و ژنێتمە دەستێک کافرێت داعشدایە ئەب هەزاراتە هەستیکێت کەسانێت ما ئێت عەزیەت بەرد لێمەت کوشتی القادا و الئاقارات هاوێتینە ئەب هەزارە جنازێتمە طب العەدیل بەغدە هێشنەهاتینە گۆر نەکرینە لێ بحەقیقەت هیڤیامە ئەو بوو قەدەسەتا پاپەی وەختێ بێتە عێراقی و بێتە کوردستانی هیڤیامە ئەو بوو بێ سەردانە لالێشا نورانی بکات چا وەختێ جنابێ سەرۆک بارزانی هاتێ شێخانێ بەری بێتە شێخانێ چۆ لالشێ گۆ بەڵێ سەیدای هەکار وەختێ جنابێ سەرۆک هاتێ لالشێ گۆ گەلی برایەت ئێزدی هەم قبول کا سامە مالێت و هەمووە هەنگی مە ئێزدیاب دڵخۆشی مە پێشوازیە کرد مەگۆ تو هاتێ مالێت مە هەمووە لێ هیڤیامە ئەو بووشە وەختێ قەدەسەتا پاپای هات بە کوردستانی سەردانە لالشا نورانی کرد لالشا نورانیە این ئاگادارن کەسێک وە خواندیە چ سەرنجێتە وەرگرتنە هونجی وەکو نەک ئولێکی ئیکش کەفنارترین ئولên سەرڤی عەردینە ئەنی ئەڤە پاپا دەهەیە هینجی بچنە پێشوازی نونەراتێکیوە هەبە داخوازیێنە هەبێت شتێکی ئاگاداری وسا هەبە ئاکی توێتەی نونەراتیا ئێزجاوێتکان و جوامێری ئەو داوە بۆ ڕەهاتی و دەچن ئستقبالا پاپایکان دلەکی فراو ئەما بۆ بینەراش بێژم ئەشنهۆدا بخێرهاتنا قەدەسەتا پاپایت کەم شخصێکی هۆسای مهم بێتە عێراقی کوردستانی جێکی گەلەکی مهمە شخصێکی هۆسای دینی زەلامی ئاشتی خوازل دنیە هەموو کێ سەراسەری جیهانێ لێ قەدەسەتا پاپایی بەلامش بیر نەکێت دوو جارە ئستقبالا ڕەحمەتی میر تەحسین بەگێ و بابا شێخی کریا و استقبالا نادیا مراد سەفیرە نوال حەسەنە ئاشتی خوازێ کریا لێ ئەڤەنێ مەسەلامێن وەکی سەرپێک بە ژیانێشێک و مەسەلا هاتنا پاپای یا پێک بە ژیانێ وەکی هەواڵێت مێستۆ دورداش گوتی ئەب حەقیقەت تشتێکی نەیڤەشارتیە ئەس دایمەن بێژم و گەلە قەناتاشدا مگوتیا و المناسباتێت ئێزدیا و ئێدمەلە تێما و الخۆشی و شەیت ئێزدیاش ئەست بێژێم ئەم دایمە سوپاسدارێ شعبێ کوردستانینە ئەب حەقیقات مەچوو جارەفتە وەقع نەکرد ئێکشوان کەسە ئەس بووم مگوتی ئەزلوی وڵاتی هەو عیشت بم ئەو وڵاتێ فرمان دەسەر من رابن بەس وەختێ فرمان هاتی بسرێ ملەت ئێزدی و قەستا کوردستانێ کری و ڕێز و حرمەتێت من بۆ زەلامێت ئاینی شەینا ئێت بسڵمانە و ئێت مەسیحیا و هەر پێکاتێکی هەبشێک کاکایا و سابیا و زەرە دەشتیا لێ دەرێ مزگەفتی جێت خۆیت پیرۆزت عیبادەتکارن برنا ملەت ئێزدیش دەرمانێتکان دەستیریاتە بە سپاس دەمێمەکەی وایە تەمان هینجی پێکهاتاکی ڕاستانە کوردستانی نەخۆ چه خێر ناهێنەکردنەکرد پێشوازی لە بێتەکردن بڤی ئاوای وەکە خەڵک خۆشیت بێژیتم بەڵێ کاکی مەریوان تەبان ئەگەر ئێمە باسی کەساتی سمبولیکی قەدەسەتی پاپا بکەین لە هەموو وڵاتانی دنیا دەگەڕێ ئەو وڵاتانێک کەوازی زۆر خراپیشە تەبان دوای کۆرۆنا یەکەم جارە سەفەر بوو دەرەوە بکە بۆ وڵاتێک کە ناوی عێراقی ئەزانی سیادەکەی چوونە ئەزانی چەند گروپی چەکداری جیاواز لە ناودانە تا چەند گرنگە پیاوانی تری ئاینی مەرجعەکانی تر لە هەموو ئەدیانەکانی تریش چاو لەوە بکەن بۆ نمونە لە عێراق لەوانەیە مەرجع هەبێ هەکە ڕوولێکی وا ببینێ لە ناو پێکهاتەکانی عێراق تەسامحێکی زۆر فراوان هەبێ من پێم وایە پاپای ڤاتیکان یەکێک لە پەیامە زۆر گرنگەکانی لە سەفەری عێراق بە تایبەتی ڕۆشنی بۆ نەجەف تەنیا ئەوە نییە وەسیقەیەکی ئاشتی بۆ عێراق ئیمزاکەن بەڵکو گەڕانەوەی مەرجعیەتی شیعەیە بۆ ناو عێراق کە بەداخەوە لەم ساڵانەی ڕابردووە بەهۆی هەندێک گروپی وەلایی ئەو مەرجعیەتە خەریک بوو لە نەجەف وەرە گیرایەوە ئەبرایە وڵاتێکی دراوسێ و لێەوە زیاتر قرارەکان دەرەچوو بۆیە هەنگاوێکی گرنگە کە پاپا سەردانی سەماحەتی سیستانیەکە بۆ ئەوەی کە ئەو وەسیقەی ئیمزا بکەن بەوەش بەڕاستی مەرجعیەت ئەگەڕێتەوە بۆ عێراق لە ڕووی نێودەوڵەتی سەبارەت بە مەرجعەکانی تریش من ئەمڕۆ نووسینی مامۆسایەکی ئاینی شاری هەولێر زۆر سەرنجی ڕاکێشام کە نووسی بووی لەسەر وەکو وەڵامدانەوەیەک بۆ هەندێک دەنگی ناڕازی کە زۆر احتیمامی زیاد لە حەد ئەدرێ بە پاپای ڤاتیکان نووسی بووی لە بیرتانە مسلمانان لە بیرتانە کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ
کە هەموو قڕیشیەکان قەومەکەی خۆی هەموو لیان ئەدا ئەیان کوشتن داوای کرد بڕۆن بۆ لای مەلیکی حەبەشە نەجاشی داوای کرد بچن بۆ ئەوێ لەوێ پارێزراو بن وفعلا پاراستنی ئەو چەند مسلمانەی کە ڕۆیشتناوێ ئەوە هۆکاریەوە بۆ ئێستا ئیسلام ملیارێک و ئەوە کەسە لە دنیا بەڕاستی مامۆسایەکی ئاینی بەو شێوە بیر بکاتەوە بۆ هاتنی پاپا بڵێ ئێوەش پێویستە ڕێز بگرن لەوە ئەمە بەڕاستی هەنگاوێکی گرنگە و من دڵنیام خەڵکی زیاتر لە کوردستان ئەو ڕێچکەیەگرنە بەر بڵێ طبعا کاک فەرات ئەو حقیقەتێکە پێکهاتەکان لە عێراقا ئەو پێکهاتەن هەر هەمووی مافیان دەخۆڕێت هەر هەمویان لە سەدان ساڵی دەرباز 100 ساڵی ڕابردووە کە بڵێن لەوتەی عێراق ئێستا دروست بووە بوو نمونە کاتێک سونە باڵا دەست بۆ هەموو پێکهاتەکانێکی تەحتیم کردووە ئێستا کە شیعەیە بە شێوەیەک لە شێوەکان پێکهاتەکانی ترمافەکانیان پێشێل دەکرێت هەوڵ دەدرێت حتا بۆ نمونە دەستوری عێراق ئەو هەموو مافە دەستوریانەی کە تەثبیتی سیستەمی فیدرالی دەکەن هەوڵدان ئیغلاکەن پارلەمانتارێکی شیعە تازە پەدەسا لە زمانی کوردی هەر نییە کەواتە تاچان گرنگە هەموو پێکهاتەکان پێکەوە وەسیقەیەک دروست بکەن هەوڵ بدەن لەسەر ئاسی ناوخۆی نێودەوڵەتیش بێ بڵێن عێراق مافەکانمان لە بەردەمە ترسێکی جدیدایە توانەوە کراوە بە دڵنیاییەوە پێکهاتەکان هەمویان و بە تایبەتی لە کوردستان چکم کوردستان لێرە پێکەوە دەژێن بە سەڵامەتی ئێمە لە زۆر وەرکشۆپ و مناسباتی دووەلیە لەگەڵ مامۆسامەریوان و برادرانی مەسیحی و غەیری تر ئێمە دانیشتوین ئەو پەیامە هەیە ئەوەش کرا بە تەسەوەری منیش براوەتە پاپایش چکەم من ئەزانم ئەو برادرانی کە لە بەلەفی کاکەیش دەکەن بە سەفارەتی فاتیکانیان داوە لە بەغدا کە بەو شێوەیە یعنی نیەتێک هەیە کە ئەم پێکاتانە هەر هەمویان وەک جۆرە شکاتێک لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەن بڵێن کاکە ئەم حکومە حکمێکی خراپە بۆ هەمووی بۆ کەمە نەتەوە ئاینەکان ئەمجا بۆ زۆری نەکەیش یعنی ئیستاکە لە سای ئەم حکومەی کە لە عێراقا شیعە و سونە و کورد و هەموو ئاین و نەتەوەکان پێشێل کراون کە ئەمە دەبێ گۆڕانکاری بەسەردا بێت بەڕێی منەگە بەم شێوەیشە بچێت دەوڵەتێک نابێنێ بە ناو دەوڵەتی عێراق و بەداخەوە طبعا خۆ دەزانی بە تایبەتی لەسەر پێکهاتەکانی کوردستان ئەو هەموو شەڕ و هەموو دژبەریەی پێشتر کراوە لە عێراقا خەڵکی کوردستان ڕەتفعلێکی قەومیان نەبووە دایما ڕەتفعلێک هەبووە لەسەر ئاستی کەساتی ئەوانێک کە حکومداری عێراقن بەڵام لە حکوومەتی عێراقیشە زۆر جار مینبەر بەکارهێنراوە حوسەینی بەکارهێنراوە بۆی قەومی ئەو پێکهاتانەی لە کوردستان هەنە بە چاوێکی ترە سیر بکێ بە چاوی دوژمنانەوە سیر بکێ بە تایبەتی ئێستا مەکینەیەکی ئێلامی زەبەلا خستوتە خزمەتیەوەدا مەتاچەند مەترسیە طبعا ئەمە يعني من زۆر برادری شیعەمە هەیە لە کەربەلا و نەجەف بەڵێ يعني ئەوانە من وەکوتم ئەوان زەرمەندی یەکەمینن ئەمانە خەڵکی کاتونە بۆ وڵاتە ئیش ناکەن دڵیان بۆ وڵاتە ناسوێت تو ئەگە بەراوردێکی زۆر بەسیتی کوردستان بکەی لەگەڵ ئەوەیە با پێمان نەڵێن کوردایەتێکی زۆرەکەن بەس هەوا حەقیقەتە تۆ سیر بکەی لێرە دەچیتە دائیرەیەک بۆ نمونە مدیرەکە ناتوانێت پێت بڵێ ئیشەکەت بۆ ناکەم ئابڕوو ناموس و حیای دەبین ڕەغم ئەو ئیشە باشە کە دەکرێت دەوەڵڵاهی من خۆم لە حکوومەتی عێراقی لە مۆزەفی ئەو وەزارەتە بووم دەمیز بچمە ژوورەوە دەوێت ئەگە پارەم نەدێتی نابێ بچتە ژوورەوە عێراق بۆتە عێراقێکی بەرتیل وەرگەر و ملەتەکەی دەچەوسێنێتەوە بە هەموو مەقایسەکانی گەندەڵی گەیشتووەتە لە بچووکترین ئاستۆ تا گەورەترین ئاست شتێک نییە بە ناو دەوڵەتی عێراق و وڵاتانی شایع بڵێ طبعا کاکێکت خۆتەزانی بە تایبەتی لە بەسرا و لە بەغدا لە دوای 2023 چەندین کەنیسە سووتێنرا حتا لە بڵندگوی مزگەوتەکان باین دەکرا یان مەسیحیەکان دەبێ ببنە مسلمان یانیش دەبێت لێرە بەجێ بێلن حتا چەندین کەساتی مەسیحی بێگومان قەشە ئەوان تیرۆر کرایە لە مووسڵ لە سەردەمی ئەمپراتۆریەتی ئاشووری باشترین مەتحەف و ئاسەواری ئاشووریەکان هەبووە هەمووی لە ناوبران هەنی پێت وایە هاتنی پاپا تەعاملکردن چۆن بۆ لای نەجەف و بەغدا و حتا مووسڵیش بتوانێت ئەم زەرارانە توزێکی قەرەبوو بکاتەوە ئەمە هیوایە بەڵام بەخۆی پاپا کۆمەڵە پەیامێکی هەیە ئەم پەیامانە هیوادارین بگاتە جێگای پێویست و مراجعەیەک بکەن هەموو ئەو لایەنانەی کە خەلەلیان هەیە کە غەڵەتیان هەیە و بەڕاستی خەلەلەکانی عێراقیش زۆرن زۆر پێویستە لە داهاتوو و هیوادارین لە هەڵبژاردننی داهاتوو گۆڕانکاریەکی باش ڕوو بدات لە ئاستی عێراقەوە من بەس بە جەنابی کاک خواجەش بڵێم بەڕاستی ئێمەش وەکو یەکێتی ئەدیبان و سەرانی سریان پەیامێکمان هەبوو لۆ قەداسەتی پاپا کە کۆمەڵە خاڵێکمان هەبوو یعنی ئەو لەوانەیە بەرنامەکەی لە ماوەی ئەو چوار ڕۆژەی کە دێ زۆر وەکو بلێ منتەخەبە شوێنەکان ناتوانیت هەموو شوێنەکان ببینی ئەمن لە جیاتی قسە ناکەم بەڵام ئەمەش شوێنیمان هەبووە کە وەکو با بڵێن نمونە وەک سمێل کە حەدەسێکی تاریخی زۆر گەورەی تایە
کە کارەساتێکی زۆر گەورەی لەناوە و هەروەها سووریە و شوێنەکانی تریش بەڵام دیارە بەرنمەکەی لەبەر ئەو وەزعی کە ئەمە ئێستا عێراق لەبەر کۆرۆنە و لەبەر گرفتەکانی تر دیارە شوێنەکان بەم شێوەیە هەڵبژاردراوە بەڵام بەتەکید پەیامەکەی لە بۆ کوردستان زۆر ڕۆن و ئاشکرایە کە هیوادارین زیاتر بچەسپێ ئەو پەیوەندیە کە لە نێوان نەتەوەکانی کوردستان ئاینەکانی کوردستانین هیوادارین ئەو یاسایەنەی کە هەبووە تا ئێستا زیاتر جێبەجێ بکرێن و جێگای خۆیان ببینین چونکە کوردستان وەکو باستان کرد نمونەیەکە هیوادارین ئەم نمونە جوانتر و جوانتر بیتن هەتا عێراقیش سوودی لێ وەربگریتن بە حقیقت هەتا ئێستا عێراقیش تەماشای کوردستان ئەکاتن بە چاوێکی زۆر تعجوبی تایە ینی ئەو سەردانانەی کە لە هەموو شارەکانی عێراق دێنە کوردستان ئەمە شتێکی کەم نییە لە هەموو ماڵەکانی عێراق ئێستا ئەزانن کوردستان لە چ وەزعەیەکە لە چه ئاستێک گەیشتیە و ئەوان لە چه ئاستێکن بڵێ طبعاً ئەمەش لەوانەیە هوکارێک بێکەوان زیاتر دژاتی هەرێمی کوردستانەکەن بەڵامی ترواقعکە وایە کێکی خەواجە ئەس داوی پێیف دێبوتە بێلم لەسەر مژارە بە هەڤڕاژیانە ئەولو و پێکهاتێن کوردستان لانکە ئوڵانە یا پێغەمبەرانە سەردەمێکە بن حتا نوکەت و زانی داوی پێیف بلا بوتە بیتە کەر کێمتر دەقەکەی پێ تۆژی گەندێک مشکلەی نەکەرم کە گۆتنامێن هیویامش خودەیە و خوددانێ شەو و ڕۆژایە ئەو محەبەتێ تەفاق و تەباهێ و ئەرزانیە و ڕوسپیاتی نەزلی عەردەی خودێ بکات چەنگو سەبەقەکە قەولێمەت بێژێت گۆ بسەربانە نەکەڤە گۆ هێل نەکە و گۆ تێکیلیا مرۆڤێ بێفعل نەکە گۆ یابتە نەخۆش بجینارێ خۆش نەکە ئیرۆ ڕۆژ ئەم هەمووی سەر ئاخەکێنە خودێم هەموویە داین هەرش مەبرێکەکێ بادکەتە خودێ هەدفێ مە هەمووش ئینسانەتیە ئافەنێ بووی کەسانی هەواڵێ باشێ بێت و کەسێکی کە خێرەکەش خراپێ نەدیتە و ئەفدین هەموو شوێتاتین بۆ ئینسانەتی بۆ سەلامەتیێ بۆ پێکڤە ژیانێ وەرحەمدلەش خودێ وڵاتی کوردستانی ئەم دایمە دوێن لاتکە پێکڤە ژیانێ مەهیویش خودێ ئەف پێکڤە ژیانە بەری بگرێت و زیاتر بێت و محەبەت زافتر بێت مەهیویش خودێ هەیە بڵێ ئینشاءالله دەروسا بێ بڵێ تەماشەوانێژا گەلەی بۆ میێوانên من هەر چار میێوانên من طبعاً تەکیل سەر هەندێک کرد کە وڵاتێ me لانکە بە هەڤڕاژیانەیە لانکە بە هەڤڕاژیان و پشڕاستی هەموو پێکهاتانە طبعاً لە چاف هەموو وڵاتێن دەڤێرێ ئەڤە میناکێکە زێڕینە کو هەر کەسێک دبینە حتا یەکیش میێوانên من گوتی ئەڤە دبێ سەبەبێ سەرەکی بە و پاپای ڤاتیکان سەردانە هەرێما کوردستانیژی بکە ئەڤە بوویە کولوێرێ بچیتە عێراقێ ئەم هیویدارین ئێدی وڵاتێ هەر ئاڤادان بە هەڤڕاژیان هەر وسا بە گەشتر ببە دخێر و خۆشیان دابن سپاس میێوانên نوێژی